riots broke out, hitting ethnic Uyghur Muslims. Posted on YouTube has now been verified as authentic. Vurmak kurtuluş mu? Çözüm mü? چیرۆکی ئەشکەنجەدانی 1 ملیۆن موسڵمانی گۆر لە چین. گۆرەکان کێن؟ گۆرەکان لە بنەڕەتدا هۆزێکی تورکن لە دێرزەمانەوە لە تورکستانی خۆرهەڵات نیشتەجێ بوون. مێژوگەیشتنی ئیسلام بە ناوچەکان لە ڕێگەی نێردراوە ئاینیەکان و فتوحاتی ئیسلامی بۆ سەدەی 7 زاینی دەگەڕێتەوە. چین لە هەریەکە لە ساڵەکانی 1959 و 1876 تورکستانی خۆرهەڵاتی داگیر کرد. موسڵمانای گۆرەکان چەندین شۆڕش و ڕاپەڕینی چەکداریان بۆ بەدەستهێنانی سربەخۆیی ئەنجامدا. دوجار لە ساڵی 1933 تاگلایانە سربەخۆییان ڕاگەیاند. لە دوای دامەزراندنی حیزبی شوعی چینەوە لە ساڵی 1949 تورکستانی خۆرهەڵات بە زۆر لکێنرا بە دەوڵەتی چینە و ناوەکەیان بۆ چینگیانگ گۆڕی. لە ئێستادا هەرێمی چینگیان دەکەوێتە باکووری ڕۆژاوای چینەوە. ڕووبەرەکەی 1,800,000 کیلۆمەتر چوارگۆشە و 7 هێندەی ڕووبەری وڵاتی بەریتانیایە. هەرێمی چینگیانگ بە نەوت و غاز دەوڵەمەندە. ڕێگای ئاوریشم کە ئابووری چین بە 7 وڵاتی گیان دەبەستێتەوە بە ناو جەرگەی هەرێمەکەدا تێدەپەڕێت. بەپێی ئامارەکان ژمارەی موسڵمانانی ئیگۆر لە وڵاتی چین 10 ملیۆن کەسە و زیاتر لە 1 ملیۆنیان لە زیندانەکانن. یەک ملیۆن موسڵمان لە زیندانەکاندا. بەپێی راپۆرتی کۆمیسیۆنی مافی مرۆڤی نەتەوەی یەکگرتووەکان لە ساڵی 2019 زیاتر لە 1 ملیۆن موسڵمانی گۆر لە سەربازگەکانی زۆرم لێ زیندانی کراون و ناچار دەکرێن واز لە ئاینی ئیسلام بهێنن. بەپێی زانیاریەکان ڕووبەری سەربازگە 266 کیلۆمەتر چوارگۆشەیە، 8450 زیندان لەخۆ دەگرێت. موسڵمانانی ئیگۆر لەلایەن دەسەڵاتدارانی چینەوە بە شێوەیەکی دڕندانە ئازار و ئەشکەنجە دەدرێن و بە زۆر ئاینەکان پێدەگۆڕن. بەپێی راپۆرتێکی گۆڤاری فۆڕێن پۆلیسی ئەمریکی و ڕۆژنامەی واشنگتن پۆست، ئەو کەمپ و سەربازگە زۆرە ملیانەی کە موسڵمانە ئیگۆرەکانی تێدا ئەشکەنجە دەدرێت هاوشێوەی کەمپەکانی هیتلەرە بۆ مامەڵەکردن لەگەڵ جوولەکەکان. شێوازی ئەشکەنجەدانی موسڵمانانی ئیگۆر. دوایەوەی موسڵمانان دەبرێنە سەربازگە نهێنیەکانی چین لە مانگەکانی سەرەتادا دەرزیان لێ دەدرێت بۆ ئەوەی بیرەوەریەکانی ڕابردوویان بیر بچێتەوە. زیندانیەکان بە ناوی پەروەردەکردنەوە بە زۆر پرۆگرامی شیوعی بەسەریاندا دەسەپێنرێت. دەبێت ڕۆژانە گوێ لە مارشی حیزبەکە بگرن و گۆرانی بڵێن. گۆرانیەکان سەدام ئاسا باز لەوە دەکەن حیزبی شیوعی و سەرۆکمان خۆش دەوێت. هەروەها لە زیندانەکان زمانی گۆری و هەموو دروشمەکانی ئاینی ئیسلام قەدەغەن بە زۆر گۆشتی بەراز و ئەرق دەرخواردی موسڵمانان دەدرێت. زیندانیەکان لە ژێر چاودێری ورددان، کامێرا و مایک هەموو جوڵەکان خەزن دەکەن، تەنانەت لە تەوالێت و حەمامەکانیش کامێرەی چاودێری دانراوە. ئافرەتانی موسڵمان لە زیندانەکان چۆن ئەشکەنجە دەدرێن؟ لە زیندانەکانی چین ئافرەتانی گۆر ڕەفتاری قێزەونیان بەرامبەر ئەنجام دەدرێت. لەوانە ڕوودکردنەوە و دەستدرێژی بە کۆمەڵ بۆ سەریان، پێدانی دەرمان بۆ ڕێگری لە سکپڕی و سووری مانگانە و نەزۆکردنیان. چیرۆکی ڕزگار بوویەک. ئەم ئافرەتە ناوی گوڵباهار جیلی لوفیایە، یەکێک لە زیندانی ڕزگاربووەکانی موسڵمانانی گۆری چینە. گوڵباهار بەهۆی ئەوەی هەڵگری ڕەگەزنامەی کازاخستانیە دوای ساڵێک و 3 مانگ لە زیندان ئازاد دەکرێت. گوڵباهار دوای ئازادکردنی ڕوودەکاتە تورکیا و لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فرانس 24 باس لە ئەشکەنجەکانی زیندان دەکات. گوڵباهار دەڵێت لە ژوورێکی تەسکی بێ پەنجەرەدا لەگەڵ 20 ئافرەتی دیکە زیندانی کرابوو
نیوەیان بە پێ و نیوەکەی دیکەشیان دادەنیشتن بە پێی وتەی گوڵبەهار دوای مانگێک لە دەستگیرکردنی دەرزیان لێدا و ئەو بۆ هۆیەوە هەموو بیرەوەریەکانی ڕابردووی تەنانەت ئەندامانی خێزانەکەی و شوێنی لەدایکبوونی بیر چووەتەوە ئەو ئافرەتە دەژڵێت هەموو دروشمە ئاینیەکان قەدەغە کرابوون ڕۆژانە دەبوایە گویان لە مارشی حیزبی شوعی گرت با و 5 گۆرانیشیان بگوتایەتەوە گوڵبەهار ئاماژە بەوە دەکات ڕەفتاری نەشیا و بەرامبەر ئافرەتانی موسڵمان دەکرێت. ملیۆن موسڵمان لە هەرێمێکی زیندانی کراودا. جگە لە زیندانی کردنی 1 ملیۆن موسڵمانی گۆڕ لە هەرێمی چینگیان 9 ملیۆن موسڵمانی دیکە لە ژێر چاودێری ورددان. هەرێمەکە بە کامێرەی چاودێری تەندراوە. هیچ ناوچەیەک لە جیهاندا بەقەد ئەوێ پۆلیسی تێدا نییە. مسلمانان ناچار دەکرێن بەرنامەی چاودێری لەسەر مۆبایلەکانیان داببەزێنن بۆ هۆیەوە هەموو جوڵەکانیان ڕاستەوخۆ بۆ دەستگا سیخڕێکان دەگوازرێتەوە لە بازار و مارکێتەکان پشکنینیان بۆ دەکرێت. بەدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی و جیهانی ئیسلامی مسلمانانی ئیگۆر لەلایەن چینەوە بە دڕندانەترین شێوازی نامرۆڤانە دەچەوسێندرێنەوە بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی جیهانی بێدەنگیان هەڵبژاردووە هەرچی وڵاتانی جیهانی ئیسلامیشە هیجەڵوێستێکی کرداریان بەرامبەر بە چین ئەنجام نەداوە. بە پێی راپۆرتێکی ماڵپەڕی نیوز ویک محەممەد بن سەلمان جێنشینی سعودیە پشتیوانی بۆ چین دەربڕیوە بۆ زیندانی و ئەشکەنجەدانی موسڵمانانی ئیگۆر.